بسم الله الرحمن الرحيم. اللهم يا ربنا لك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه. اللهم يا ربنا لك الحمد ملء السماوات وملء الأرض وملء ما بينهما وملء ما شئت من شيء بعد. اللهم ربنا لا نحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك، فلك الحمد حتى ترضى، ولك الحمد إذا رضيت، ولك العتبى بعد الرضا. اللهم فصل وسلم وبارك على أشرف خلقك محمد عبدك ورسولك وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي، اللهم آمين. برایان وشکان و نوێژخوێنانی زگەوتی عەواڵ، السلام عليكم ورحمة الله وبركاته. الله دڵەکانتان و ماڵەکانتان پڕ نوورکە و پڕ ئیمانیکە و بە خزمەتکاری ئیسلام و قورئانەکەی خۆی قبوڵتان کە. داواکارم لە ذاتی الله هەرچی خێر و بەرەکەت و ڕەحمەت و سۆز و میهری خۆی هەیە لەم شەوە مبارەکەیە دایبارێنێ بەسەرمانە و قەڵەمی عەفو بەسەر گوناحەکانمانە بێنێ و بە عەبدە ئیماندار و متەقی و موحسینەکانی خۆمان قبوڵ کە ئینشاءالله. خۆشەویستان، دەمەوێت لە خزمەت جەنابتانە دوای ڕوخسەتی جەنابی مامۆستا عەباس ئێوە ئەهلی مزگەوتن، ئەوەی کە لەم شوێنەیە کۆبوونەتەوە لە دەرەوەی ئەم مزگەوتە پێتانەوتێ ئەهلی مزگەوت. جاری مزگەوتیش کۆمەڵێ پلەی هەیە، تایەتی لە ڕەمەزانە ئەهلی مزگەوت، تایەتی لە مناسەباتەکانە ئەهلی مزگەوت، تایەتی لە پێنج فەرزەکانە ئەهلی مزگەوت، تایەتی نوێژی بەیانیشی لە مزگەوت بە هیچ شێوەیە نافەوتی. دەرەجات چۆن بەهەشتیش دەرەجاتە کە خوای گەورە دایناوە، خۆ هەموو کەس وەکو یەک نابێت، بەڵام بە هەموومان ئەڵێن ئەهلی مزگەوت. لە چاک و لە خراپە پەنجەمان بۆ ڕاکێشێ ئەڵێن ئەهلی مزگەوت بۆ ئەو ئیشەی کرد. زۆر ئاگادار بن ئیسلام بە ئێمە ناشرین نەبێ. برایان، هەموو میلەتێک، هەموو قەومێک، هەموو خەڵکانێک فەسادی و گەندەڵی و خراپی و چەواشەبوون و سەرلێشێواوی ڕووی تێکە. بەڵام لەناو هەموو میلەتانێکا بێ کۆمەڵێک هەبن کە دەست بە بەهابەرزەکانەوە بگرن، کە دەست بە ڕاستیەوە بگرن، کە نەدۆڕێن، میلەت نەفرۆشن، خۆیان نەفرۆشن، ئیمان و عەقیدەیان نەفرۆشن، شەرەف و ناموسیان نەفرۆشن، خاک نەفرۆشن، وڵات نەفرۆشن، خەڵکێ بێ نەدۆڕێن بۆ تەماعێکی دنیا، بۆ پارە. ئەگەر لەناو میلەتەکانی کێیە تاک-تاکێک لەم نۆعە نەفەرانە پەیا بێ و میلەتەکانی خۆیان بیانکەن بەسەرکردە و بە پێشەوا چاویان لێ بکەن، لەناو ئومەتی ئیسلامە ئەو ئەرکە بە ئەهلی مزگەوت سپێردراوە کە میلەت خواردبووە بێ ئەهلی مزگەوت ڕاستی کاتەوە. جا ئەگەر ئەهلی مزگەوت خۆیان خواردبوون، ئەی ئەوە کێ ڕاستیان کاتەوە؟ لە شعرێکی عەرەبیە هەیە، عەرەب زۆر ئەڵێ ئەگەر خواردن خراپ بوو بە خوێ چاگە بێ. الله فما يصلح الطعام إذا الملح فسد. بەس ئەگەر خوێکە خۆی خراپ بوو، ئەی خواردنەکە بەچی چاکەین؟ ئەگەر خواردنەکە خەریب و بۆگەن کا خوێی تێکەین بۆی پیس نەبێ و بۆگەن نەبێ، ئەگەر خوێکە خۆی بۆگەن بوو. ئەگەر میلەت خوارد بوو چاوەڕێی ئەهلی مزگەوت دەکەین ڕاستی کاتەوە. قەڵای موسڵمانان، قەڵاکەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم کە پێشەوەی ماڵی خۆی دروستکا لە شاری مەدینەیە، ماڵی خوای دروست کرد و مزگەوتی دروست کرد. ئەو مزگەوتەی کە ئەڵڵا لە قورئانە لە چەندین شوێنە ئاماژەی پێ ئەکات و ڕێز و حورمەتی خۆی بۆ داناوە، ئەو قەڵایە ئاخر قەڵای ئومەتی ئیسلامە بەرامبەر بە گەندەڵی و بە فەسادی و بە گومڕایی و بە لادان و بە سەرلێشێواوی. کاتێک کە ئەم هەموو ئەفکارە شەیتانی و پیسە ڕوو لە مرۆڤایەتیەکە، کاتێ ئەم هەموو تەکنەلۆجیایە ئەیەوێت ئەم عالەمە ڕاکێشێ بەرەو خراپە و خراپەکاری،
سیاست تجارەت نازانم هەموو وەزعێک ئەو خەڵکە بەرەو خراپیەوە تەڵای ئەو هەموو گەنجە جوانی کە ئەسا ئەزانن پەناگەی تەواو لەو فەساد و گەندەڵیە لە دنیای مزگەوتە و لە ئاگری جەهەنەمیش هەر مزگەوتە لە قیامەتیشا گەورەترین پەناگە بۆ ئەو خەڵکە مزگەوتەکە بوو کە لە دنیا بوو بۆ دەبێت بە پەناگە لە قیامەتە کە لە عەزاب و خەشم و قینی خوا بپارێزێت ئالێرەیە تۆ گوناحەکانی خۆت هەڵەوەرێنی ئالەم ماڵی خوایە کە سەرە بەیتە سوجدا ئەهد و پەیمان لەگەڵ خوای خۆتا تازاکەیتەوە ئالێرە تۆ ئەو گوناحانەی کە لە قیامەت و لە جەهەنەما سووتێنێ لێرە خۆتی لێ پاکەیتەوە بە دوو فرمێسکە بۆ پەروەردگاری ڕێژیت بە تۆ بێ کە لەگەڵ خوای خۆت ئایکەیت ئالێرە گوناحەکانی هەڵەوەرێنی ئالێرە قەڵەمی عەفو بەسەریادێ ئالێرەیە وعد لەگەڵ خواکێڵی خوای کرد چی خواریم هەبوو ڕاستی یەکەمەوە وعد بێ خوایە تا ئێرە بە خواری هێنام تا ئێرە گەوج بووم هەتا ئێرە فێڵم لێکرا بوو هەڵخەڵە تێدا بووم پەیمان بێ خوای گیانیتر تۆ بە پەشیمانم ئەوە ڕاست بوو ئالەم شوێنەیە ئەمە ئەکرێ قەیری ئەم ماڵی خوایە بزانن قەیری ئەمە ئیسامە بۆ هەچ کۆبوونەوەیەکی حیزبی و نازانم مەسلحەتی دنیایی و ئاهەنگوچی وایە لەم نیوە شەوەیە خەڵکە ئاوە کۆ بێتەوە بە بێدەنگ دانیشە لە ماڵی خوایە هەمووی بە بێدەنگ لە حضوری پەروەردگاری خۆیە سەری شۆڕە بۆ پەروەردگاری داوای لێبوردنی لێ ئەکا ئەمە ئەزانن چ نیعمەتێکی گەورەیە کورە میلەتان هەموو جۆش داماون لە ئاسی ئەم گەورەی و عەظەمەتەی ئیسلامەیە ئەم قەڵا پۆڵایینەکە کە هەموو ئومەتی ئیسلام پەنای بۆێنێتەوە لە کاتی ناخۆشەکان و لێ قەومانەکانە بەڵێ اینجا با بینە سەر و گوێلاکی خۆمان تۆزێ بکوتین دەیکە ئاخر ئێمە خوار بووین ئاخر ئەهلی مزگەوت خوار بوو چی بکەین کاکەم قسە بۆ ئەهلی مزگەوتە ئەکەم لە پێش هەمووتانە قسە بۆ شەخصی خۆمەکەم سەرزەنشتی خۆمەکەم کاکە ڕەفتارمان کردەوەمان ئیمانمان قەولمان عەمەلمان توخوای ئەهلی مزگەوتە توخوا ئەو پیاوانەی کە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم لە مزگەوت پێگەیان ئێمە بۆ ئامان لاتووە ئای کە ناشرینە ئای ئەبم بە قەترێ ئاو کاتێک کە پەنجا بۆ حاجیەک ڕاکێشی ئەڵێن حەجی کردو ئالی مزگەوتە کەچی تراز و بازیەکە ئای چەند ناشرینە پەنجە ڕاکێشتێ بۆ کەسێکی ڕیژدار ڕیشێکی جوانی هەیە سونەتێکی ئیسلامی جێبەجێ کردو بڵێن درۆی لەگەڵا کردوین و لە معاملەیە ڕاست نەبوو چەند ناشرینە ئیشارەت بکرێ بۆ شێخێک مامۆستایەکی ئاینی مەلایەک باڵخوازێک لانی کەم هەر یەکێک کە ئەهلی جومعە و جەماعەتە بڵێ 5 فەرزە لە مزگەوتی شەوکەچی خەریکی قۆڵبڕینی خەڵکە ئای چەند عەیبە کورێک کە لای خەڵک چەند عەیبە ئەی ئەزانن لای خوا چەند گەورە و عەیبە ئاخر چۆن ڕوومان بێبینە بەردەمی خوا ئەم ناوداشت ناتوانە ناشرین دەشتمان پێوە بێت کە ئیسلاممان بە خۆمانەوە ناشرین کردووە ئەی باشە ئەگەر ئێمە کاری ئێمە میلەتە خوارەکە ڕاستکەینەوە فەساد و گەندەڵی میلەتەکە میلەت بێدارکەین و بڵێن کاکە ئاوا مەڕۆن ئەمە ڕێگەی هەلاکەت و تیاچوونە ئەی خۆمان کە ئەو ڕێگەیەمان گرتە بەر معقولە ئەمە بەداخەوە ئەڵێن باشترینی خەڵکەکە موسڵمانە بەس باشترینەکەیان ئەهلی مزگەوتن جەماعەت لەناو ئەهلی مزگەوتیشا باشترینەکانیان ئەوانن کە پێنج فەرزەکە بەردەوامن نەک هەر لە مناسەباتەکانە لەناو ئەمانیشە باشترینیان ئەهلی نوێژی بەیانیە کە نایانێ نوێژەکەی بەیانیشی بە جەماعەت فەوتی ئەهلی نوێژی بەیانی دیت بەداخەوە ئەڵێ سەیرەکەی دوان لە تەنیژێکەوەیە کەچی ئەمیان لەگەڵ ئەوە دڵی فاز نییە و دڵی پاک نییە وەزعێک بەسەر و میلەتە هاتووە یەکیان زەردە و یەکیان سوورە و یەکیان شین و یەکیان مۆرە و یەکیان قاوەیی و یەکیان چیە و ئەم دڵی لە ئاسی ئەوە ڕقی لێتی ئەو حەزەکان بلی ئەو بشکێ و حەزاکە بە چاری ئەو لەسەر بەسیتی شت لەو عاجز بوو جا ئەگەر ئێمە برا موسڵمانەکان یەکترمان خۆش نوێ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ لن تدخلوا الجنة حتى تؤمنوا چاوتان بە بەهەشت ناکەوێن ناچنە باشتەوە حتا ئیمان نەهێنن بێ ئیمان ناچێتە بەهەشت وەلەن تؤمنوا حتا تەحابوا ئیمانیشتان نییە تا یەکترتان خۆش نەوێ ئیمانتان نییە تا یەکترتان خۆش نەوێ
معقولة براي مسلمان رقي لبراكي تنيش خوي به خشكي مسلمان رقي لخشككي تنيش خوي به أميان بلا أو أوي أميان فكري وايو أميان برنامي وايو أميان وازنه بينك باسي وبناك بحق جماعة كاري تري غير إسلامي ومسلمان ومانا أي كاقا هنوي كمسلمان لنا أخويا هزارو يقنا وناتو رما بخومان داناوا بنابي أما السلفيو أما الصوفيو أما حزبي فلانو أما جماعتي فلانو أما كومالي فلانو أما جروبي فلانو أما فكري أوي كورك هاتي برا أمتي إسلام أما إسلام كوي كردوينتو أم إسلام الجوانة قولة عظيمة بو بچتري همومان كاكا ما يقورنو بناو ناتو ريتر خواهي قولوا للقرآن فرمي ولا تنابذوا بالألقاب بئس الإثم الفسوق بعد الإيمان ناو ناتو رليق منين ببيغمبر صلى الله عليه وسلم فرمي لباو قولن إبراهيم هو الذي سماكم المسلمين من قبل هل لكونوا بيوتون مسلمان إسلام ناوي كلا خود مني ورجت شكر قولكي إسلام فخر بموبكا متى بتي قنجة جوانا كان إيرو تياتي يكم جاري تياتو تمسكوت تياتي مانيكا صالكاتو تمسكوت كاكا وقتي قسابي هرم قنجة جوانا بغوي قصي برادري كيوا ياخد دو بوستي فيسبوكوا قناعتي كي بودروز بو اما يبي تنشتي بي كافرة اما يتنشتي بي بإيمانة او تولي تو قمراي اچه تو باباك يوني بو خواهيك نوش قبول نبو اچه والله بدايك تو ورا كراكم تو ورا جاري تو دو جزء القرآن لبركة إن جاب كورا أبا تو ورا دو جزء القرآن لبركة دو حديثي في غمار صلى الله عليه وسلم بو لي تبقى أقدار من بكن بخاطر إخوة نكو نبر أمليشانا أقري أن ناوت الناو بزغوتا كان من ناو مالا كان من فيسبوك أكيتو اللي جاتي جولة وتاريكي خوش بقري يتيت ناو سوشيال ميديا دي وتاريكي ديني جولة بقري سيرك روازي من جماعتي فلان أو روي رجل فلاني نازانم تشي أذانا ما تشو بلايك أذانا ما تشو مصيبتك خوي أمتها مو تفرقيت يا حاجة بلايك رشتوها أجل خلقي كبيبتواني أمت وكاتو أهلي مزقوت بيعني لتوفر قرار أجل خلقي مزقوتك خوي تيكتو أي أمت شي بكين كاكا شور رمان بيبتينو بردمي خوات شور رمان بيبلاي أمتي بيغمري صلى الله عليه وسلم هنيا شتيه بتعبتي هنيا ملاحظاتي كبيتان بلن فرقي هنيا شتيه بي مثلا بون مونكات جنجا كان جوان جمله بغزار شي تاع بيلا زور مهم مشتانا تو عندي عبادتي بابام هنيا شتيه هنيا خلالي خباني راسي نكي لو عبادتك ما للوت ما برسنابتو لبناجو ما برزابتو ولا اخوا هنيا خلالي خماني بالراسي كينو بقربان سيدك دين اسلام دوشتا أويك محاسبي لسر لا إخوان دوشتا قرآن والسنة رسول الله صلى الله عليه وسلم دين ما قال الله وما قال الرسول صلى الله عليه وسلم أويك إخوان فرميتي أويك رسول الله صلى الله عليه وسلم فرميتي أما الدين أما وحي أما بحمو أوي بلي باورم بمليا يا بدلم يا براسي نازارم بيتش تدل إيمان بقرآن كي منزل لنا إخوة ودابت لقل حديثي صحيح يا جماعة صلى الله عليه وسلم كأذاني سول أما حديث رسول الله صلى الله عليه وسلم بهرشو إنكار بكري إنسان الدين بات دروا بلان تيجيشتي من بو آياتي جا بو حديثك أما الدين نية تيجيشتي ما مصعبات كليرة دانشتوا ليك دانوي كي تفسيرك أو قولي أو مكا بحجة ببلغة بسبراكة بلا ما دم بغاري مقصي أو نيتول بسلمان نيت أم لك دانويتي خوي يقول القرآن فرميتي أو لامستم النساء فلم تجدوا معا فتيمموا الصعيد الطيبة أجل ملامسي آفرت تنكرت أو تندزلك وتيممك ذانا هاتو ملامسة لتشي يعني شي ملامسة ما بس يبيتشيها لو شي لمسو هاتو لمس دز ليانا ذانا هبو وايلة تجيشتو توتي مادم لمسو هاتو يعني هدسي بدسي آفرت يودز موشا كدشكي يكي كانت كاكا عليه ملامسة جيال لقل لمسة ملامسة دستيكال كردنا لسر وزني مفاعلية أبي دوان دستيكال كان إنجا بيبا ملامسة لبرو بدس بركوتن ناشكي بچيشكي بدستيكال كردناشكي أما تو أم تيجيشتوها بيا أو تيجيشتن بابا كافر نابي لدين كاكا أواني كأندو تيجيشتن جوازي أنا بو ريزي شان ليك ترقتوا تلبو ما مفتاج بون بيكوا براش بون بيكوا بأدبو قفال لقال لي اختراع كردوا كفي أنا سرما كافر نكردوا كبلا دزلوجك أشكي أنا أشكي تو بوي شري لسركي
تۆ بۆ یەڵێ وەڵا گەروانەکەی نوێژە قبوڵ نییە وەڵا وا بکەی دینە قبوڵ نییە وەڵا خوای گەورە فەرمووی فەنفەحوا بڕووسیکم سەرتە بسڕە لە کاتی دەستنوێژە سەرێ بسڕە ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێڵێ کاکە خوا تۆزێ سەر تۆزێ ئاو بەرسەریش کێ چەند تاڵێکیش بێ هەر بەشێکە لەسەر و ئاەتەکە مانایەوە نییە هەموو سەرت بسڕی زۆر بێ عولەما فەرموونەوە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بەکامل سەریان دەستی هێناوە تێگەی ئەبێ ئاوا بێنی کە ئەم وای کرد مەڵێ نوێژە قبوڵ نییە مەڵێ کافر بووی مەڵێ بێدین بووی مەڵێ هیچ نازانی کاکە تۆزێ قسەتان خۆش بێ لەگەڵ یەکە احترامی یەکتر بگرن قەزەی لەمسەکە بۆ سەر ئەوە دینە و چونکە ئایەتی قورئانە بەڵام چۆنیەتێکەی چییە زانایەک بۆ زانایکە و مەسەبیکە بۆ مەسەبیکە کەسی پێ کافر نابێ بە قوربان لێکدانەوەی ئەم لەمە تێبگەن ئەوەی ئینکاری قورئان و سونەتەکە ئەکە ئەوە بێدینە بێت ئەوەی کاڵێن باڕم بۆ ئایەتە نیە بۆ حەدیثە نیە ئەمە بێدینە بێت بەڵام مەذهەبێک مامۆستایەک مە هەمووی موسڵمانە هەمووی ئومەتی ئیسلامن خوای گەورە بە ئەنقەز ئەم شتانە مەجالێکی داوە کە جێی موناقەشە بێت بۆ زەمانی جیاواز بۆ وەختی جیاواز دینەکەمان بەرفراوانە الحەمدوللیلا مەجالێکی تایە مەگەر یەکێ بە ئەنقەز تەمەن خەڵکی ئەوەشەیە لەگەڵ ڕێزاڵم تایەتی هەر سوورە زانیە مە مەبەستیەوە نییە مثلا هەمانە وەڵا لێکدانەوەی من بۆ قورئان کە خوا باسی باشت و جەهەنەمەکە نە جەهەنەم بەڕاستی هەیە نە بەهەشت ئەو بەس تەنها شتی چییە شتی معنەویە حەقیقی نییە دەگەر وایەوە من نامەعقوڵی کردە هەگەگەی خۆی بخزێنتەوە ئەمە بێدینە گاڵتە بە دینەکە نانا و نەوعانە زانی جیانکەینەوە نانە لەو نەوعانە ناڵێم منەوەی کاڵم ئەهلی مزگەوتن شەعرمان بەشان یەکەوە برای یەکترین تێگەی هەمومان مسڵمانین هەمومان شوێنکەوتەی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم گوڵە جوانەکانم لە قەبرا پرسیارتان لێ ناکرێت تۆ شافعی بووی یا حەنەفی بووی یا حەنبەلی بووی یا مالیکی بووی یا ئەشعەری بووی یا وەهابی بووی یا سەلەفی بووی یا صوفی بووی بەس پرسیاری محەممەد ڕەسوڵ الله لێکرێ صلی الله علیه وسلم شۆن ڕەسوڵ الله کەوتی یان نا شوێن کەوتەی ئەو بووی ئەو مامۆستا بووی یان نا خۆت بۆوە حازر کە شوێن ئەو کەوە هەرچی فەلمێندا لەلا کە قەولی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم یا فعل و عەمەلی ئەوە بیڵێ سەر و سەر چاوم لە خزمەتیان بۆم فەلمێنە کە قەولی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەج مەسەلەکەی خەمە سەر و سەر چاوم کەی ئەویش نەبوو ڕەئی فڵان و فیسار بوو ئەگەر بەدڵم بوو معقول بوو ئەهلەن وەسەهلەن زانیم لەگەڵ بەڵگەیان گونجی ئەهلەن وەسەهلەن بەس کەسی لەسەر کافر ناکەم کەسی پێ بێدین ناکەم ئاگاداری ئەمە بن برایەتی و مەحەبەتان تێک مەدەن لەسەر شتێکی بەسیط ڕۆژێک بە منیان پرسیوتیان مامۆستا هاوڕێ تم بەڵێ وتیان کە ئیمام نوێژ دابەسێت صەفی یەکەم دووەم سێم صەفی کامانەوە دروستکەین لە دوا سێ چوارێک هاتوون لەکوێوە دروستیکەین لە لای ڕاستەوە لە لای چەپەوە لەکوێتم نەخێن لە ئاستی ئیمامەوە لە ناوەڕاستەوە صەف لێوە دروست دەکرێت لە دوای ئیمامەوە صەفی یەکەم چۆن لە دوای ئیمامەوە دەست پێەکەی صەفی دووەمیش ئاوایە سێمیش ئاوایە دەی تێگەیشتم مامۆستاییان دەست خۆش بێ سبحان الله چەند ڕۆژ لە دوای ئەو خۆم کرد بە ژوورە لەگەڵ ئەو زەلامەی و پرسیاری کرد بەناو هینەکەیان تەئخیر بووم تۆزێ بۆ جەماعەتەکە چوار نەفەر لە لای ڕاستەوە چیان گرتبوو سەفیان گرتبوو من یەکسەر چوومە پاڵ ئەوان ئەو چوون لە ناو ڕاستەوە بەتەنیا دوایی کە سەلاممان نایە هاتۆ لامەتی ماڵە تۆ نەو دەبێت لە دوای ئیمامەوە هیمکردم باوە بوو ئەی بۆ خۆت ناتیت لە دوای ئیمامەکە و دای بەسی بۆ چوویتە لای ئەوان توەزانی بۆ بە قوربان تی بۆت من ئەوەی کە پێم وتیەوە سونەتە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم وایە لە دوای ئیمام دابەسی بەس تێکدانی سەفەکە و بچرانی سەفەکە بۆی تێکی نەدەیت و نەیبچڕێنی مادەم ئەوان لێوە دایان بەستووە یەکڕیزی سەفی موسڵمانان فەرزە تۆ نابێت سەفەکە تێکی بچی مادەم ئەوان دایان بەستووە هەموو عولەما فەرموون نەچیتە ڕیزی ئەوانەوە بەڵام ئەگەر کەس نەبوو تۆ داوبەست کاکە تۆ لە دوای ئیمامەوە دایبەست ئەمە سنەتە بەس ئەویان فەرزە نەک سەفەکە بقرتێنی قرتانی سەف جەماعەتی لێ وەسا منش جەماعەتی کە لێرە دروستکەم ئەوە گوناح بارەبی پێی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ من قطع صفا قطعه الله هەر کەسێ سەفێکی نوێش قرتێنێ خیارەمی خوا بیقرتێنێ هەر بیقرتێنێ دوعای قرتانی لێکە لەبەرەوە من نایرم سەف قرتێنم چونکە ئەمان فەرزە بەڵام ئەوەی کە من پێم وتی سونەتە تێگەیشتی ساوتی بەڵێ مامۆستا کاتە بێنم شتانە جوان تێبگین کاکە اینجا خاڵێکی کە پێتان بڵێ کورە لێکدانەوەی خراپ بۆ قسەی یەکتر مەکەن مامۆستا هاوڕە قسەیەک دەکات
ده معنى هەڵەگرێ قسەکەم ئەوەی کە ڕقی لێمە خراپترینی معناکان دێنێ ئەڵێ مەبەستی ئەوە بوو لەسەر مەیکا بە ماڵ و هەموو دنیاشم لێ پڕەکە ئەوەشی کە منی خۆشەوێ جوانترین معناکە هەڵیەگرێ ئەوە بۆێنێ و دیفاعیشی لێکە کاکەوان نابێ عەزر بۆ برای موسڵمانتان بێنەوە کورە کاکە لە خۆتانە فیشەک منێن بە تاریکیەوە قسەکە تۆ بە نەوعێلێکی ئەگەیسە کابرا کافر مەکە فاسقی مەکە بێدینی مەکە لە دینی مەکە لەدە کورە کاکە هێواش بە جاری وایە قسەی لەسەر قسێ جاری وایە لەسەر کردەوەیەک فعلێک کاکە خۆ بە شەرە شوێن عیب و عاری ئەم و ئەو مەکەوە ئابڕووی ئەم و ئەو مەبە داوا حەوی نمونە حەزەکەم لەسەر خۆم بێن بۆ کاکە بۆی لەسەری کەسانەش ڕەمەزانە ناردیانە وتیان بڕۆ تۆزێ سەمون تم سەبوونی چوتیان حەجەری ئێوتم سەرسەر بەڵێ ئەمرەکەن نەماڵەوە چونمە سفڕێکی سەمونم دۆزیە سەمونی حەجەری خەڵکی لێ وەستا بوو والله نازم ئەو یەکەم جا ئەو لە عومرمە قەت ئەمە سەمونی خۆشم نەدی وایە حەوگەم حەزیە کرد ئاگام لێ نییە ڕەمەزانە وا لای عەسریشە بەخوا هەر سەمونەکەی یامی هادوو قنچکی چووکی خڕی پێوەیە ناڕاستی پانۆینە هەروەرم گرت و قەپێکم پیا کرد و لێم خوارد و بەخوا قەپێکم لە لاقی تریشی گرت و والله جەماعەت سەیریانە کرد و لە تەنیشتمەوە وەستا و کابرای فڕنەکەی مناس سەیر ئێمەش خەڵک زۆر جار هەیە سەیرەکەم ناسێ بەڵام ئێجگار زۆر بەنەوەی سەیران کردم هۆش و خەیاڵم نییە ڕەمەزانە بە قورئان بە ڕۆژوو بووم والله هەتاکو هاتمە ملاوە بە تەواوەتی بۆی هین کردم بەخواست دووسێ سەمونم کە لە پاچە کرد ئاوا لە تووپەتم کرد هەر نەمەزای بۆ ئەوگەم حەزیە والله عەجلوپیا لە ناو سەیرەکە عایلێک وەسا بوو ئاوا دڵیان کرد بۆ سەیریانە کردم نەمەزانی مۆزوع چییە سواری سیاری خۆمم سرفم لیاوە ڕۆشتم اینجا لە نیوێ ڕێیا بیرمە کردەوە کە من بەڕۆژ ئێکاکە ئێستا فیشەک منە بە تاریکێ بڵێم کابرا بێدینەوە مایۆسکایەتی بە ڕەمەزان بەخوا لە بیرم کاکە عەزێ بۆ براکەوە بێنەرەوە بزانن لە چ حاڵێکا بووە لە چ وەزعێکا بووە یا ئەم قسەی بۆ چ معنایە کردەوە بۆچی وتوێتی یا ئەم فیعلەم کردەوەی لێ وەشاتۆ لەو کاتێک خو کاکەمە هەموو کەس بە دوژمن مەزانە بە دوای عیب و عاری برای موسڵمانە کاکە بۆی پۆشە ئێمە بەم شەو ڕۆژگارە ئێستا بانگ مەکەن هەر شەوی لە مزگەوتی ئەڵەوەرە مامۆستاوەڕێ زەنگی خێرمان پێ بن خوار و ڕۆژی قیامەتمان نەکا لە عاسی جەنابتانە بەڕیسوایی نەچین و بەردەمی بە نەسیحەتیەوە بکەین و خۆشمان وانە بین پەنا بە ئەڵڵا ئەگرن ئێکاکی بلە خوب بەشەرم لە پرخۆ من معسووم نیم لەگەڵ کەلیمەیەکم لە دەم دەرەچی لەوانێ دوو مەعنا هەڵگرێکیان ناشرینوویەکیان خراپ بێ بە شێوەیەک بێ کاکە مەچۆ بۆم بکەی بە تەپڵ و زۆڕاگە تۆ موسڵمانی ئەمە ئەخلاقی موسڵمان نییە ئێمە لە مزگەوتا پێکەوە شانمان بەشانی یەکەوە برای یەکترینە بێ یەکترمان خۆش بێت المسلم ئەخو المسلم پێغەمبەر صلی الله علیه و سلم موسڵمان برای موسڵمانە پشتی تێ ناکا پشتی ناشکێنێ پشتی بەر نایات بوختانی بۆ ناکات خوێنی ناڕێژێت کاکە خوێن پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاخر وەسیەتی نەخۆش بوو لە حەجەی خوا حافیزیە صوتی باش داوی و عباسی مام وەرە تۆ قسەکە من چیم وت بەدەنگی بەس خەڵکەکە زۆر بوون سەحابەکە پیان بڵێ ئەمڕۆ چ ڕۆژێکە ئەمڕۆ چ مانگێکە ئەم شوێنە چ شوێنێکە وتیان یا ڕەسوڵ الله مەسجید الحەرامە لە مانگی حەرامەی چوار مانگی حەرام هەیە کە هەموو شەڕ و ئاژاوەی وتی چۆن ئەم شوێنە مزگەوتی حرامی پێوتێ مەسجید الحەرام و لە مانگی حرامایە ئێوەش هۆ ئومەتی محەممەد هۆ موسڵمانینە هۆ ئیماندارەکە هەتا ڕۆژی قیامەت خوێنتان لە یەک حرامە ماڵتان بە ناحەق لە یەک حرامە شەرف و ناموستان لەسەر یەک حرامە موسڵمان نابێت تەماع لە شەرف و ناموسی برای موسڵمانی کە نابێت تەماع لە ماڵی بۆ ئەرێ چۆنە پێ ناخۆشە بێن ماڵی تۆ بە حەڵاڵی خۆی بزانێ کابراتر پێشە ناخۆش بێ ماڵی خەڵک بە حەڵاڵی خۆ بزانی بابای تاجر بابای خواناز بیرێ لە خۆتان کەنەوە تۆ دوکانداری ئەمی کە موظفێکە ئەمی تریان کاسبیەکە ئەمە لە بەڵزیخانەیە ئەمە لە مەعمەلێکە ئەمە لە چێکایە هەر یەکەتان کە چۆ جێگەی خۆی بیر کاتەوە کاکی برا شتێ نەکا زوڵم لە برا موسڵمانەکەیکە وەڵڵاهی لە قیامەتە هەمووتان ڕوت و قوت سەرپەتی پێپەتی لە بەردەمی پەروەردگارە بە خەتەنە نەکراوی هەموومانە چیرۆ بەردەمی خوا بەخوا کەس لە کەس خۆش نابێت مەیەڵە حەقی کەسێ بەسەرەوە بێت بە تایبەتی برا موسڵمانەکەی خۆت کرد ناو مزگەوتەکەیە کورە ئەی هەوار معقول نییە ئەهلی مزگەوت بێ ئەهلی مزگەوت بێ تراز و بازی بکە ئەهلی مزگەوت بێت فەساد بڵاو کاتەوە ئەهلی مزگەوت بێت بوختان کە ئەهلی مزگەوت
خوێنی برای مسلمانی بکاتە کاسەوە کورە ئەی هەوار ئالی مزگەوت جاسووسی ناکات باش پێم بڵێن یەکێک بێتە ناو مزگەوت و ئەخر جاسووسی چۆن پێ ئەکرێ ئەری تۆ لە قیامەتە چی جوابی خوای تۆ داماو ئەچی تۆ بەردەمی خواڵی خوایە من هات بۆ ماڵەکەی تۆ جاسووسیم کرد ها چاڵی بۆ برای مسلمانی خۆت هەڵکەن چاڵی بۆ دراوسێ تۆ چاڵی بۆ دراوسێکە هەڵکەن قوڕی کرد بەسەری دراوسێکە تا باشە لە قیامەتە تۆ چیەکەی داماو یعنی تۆ دێت بەم پارێ ماڵ و مناڵە بشێنی تۆ هاتووی قۆڵی خەڵکی بڕیوە هاتوو قەرزم لەم پیاوە کردو 1001 فێم و قورئان و 4 پیاوە مێناوە کردومە بەین ئەو قەرزەم باتی دوایش خۆ میلیۆنەکەم و جوابی نادەمەوە ئاخر لە قیامەتە چی ئەکەی پیاوی چا بنم ئەخلاقانە کاکە ئەم شوکە لێرن هەر یەک وعدێ با لەگەڵ خوایە بڵێ بیرکە ڕۆزانە خوار و خێچەکانت چییە خوایە بادڵ ئەوەی بۆی ئەهلی مزگەوت عیبدار نەبن بۆ ئەوەی کارێن نەکەین و ڕەشی دیواری تۆ بین خوای گەورە وەکو ئالی مزگەوتێ من ئەوە لە تۆ ئەپاڕێم و پەنا بە تۆ ئەگرم ئەم سیفەتە ناشیدانەم لە کۆڵکیتەوە وعد بە لەگەڵ خوای خۆتە تەرکیکە بەم حاڵە واچیتەوە دەرەوە کاکی برا یعنی هیچ عیبادەتت نەکردووە تۆ حەد لەسەر قۆڵبڕینەکە بەردەوام بی شتی فڕینی بەیابانی سوێنی لەسەر بخۆیت ئەوەی کە ئاژەڵداریەکە 1001 سوێن لەسەر حیوانەکە و لەسەر مریشکەکە و لەسەر نازانم قەل و قازەکەی ئەخوا بە درۆش ئەوەی کە نازانم بە مەترە قوماش بۆ خەڵکی کێشی ئەڵامان قوماشی نازانم چی واژنی ئەمان و کاکە بیکەن بە خاتی خوا بەخوا و ڕفقی کە خوا بووی بڕیت و هەر ئەوەندەیە نەرفیاکە نەکەمەکە بڵێ خوا بەرەکەتی تێکەی بۆم شەیتان بە هەڵ ئەفریتان نەدا خۆشەویستی و مەحەبەت لە بینی خۆتانە دروستکەن ببنەوە بە برای یەکتر اینجا ئەگەر بینیت ئەم برایەت عیبێکی هەیە کورە ئابڕووی مەبە بە هێواشی و چۆ دەستکەرە سەر شانی دەستکەرە سەر ملی بڵێ برا خۆشەویستەکەم بۆ خوا پێ دەڵێم شتێکی ئاوام تێدی بەخوا خۆشم هەر عیبدارم چەندین عیبم هەیە مەمنونی تۆ مەگەر نەسیحەتێکم کەی بەخوا ئەو شتەیە حەزم کرد چونکە خۆشمەوی بۆیە پێم وتی بووی نەکەیتەوە غەڵەتەوە دەمزانە چۆن مەمنونت دەبێ دوعای خێریشی بۆکە بەس تۆ بێ لەناو خەڵکیان بیشکێنی حاشا لەناو خەڵک بڵێ ئەمرت نەمێنێت تۆ ڕەفتارە تۆ ئیش ئەیکەی ئەوە کاکە ئەو کەی ڕاستیە ئەوە فەری براکە دەکەی بە قوڕان با فێری ئەم ئەخلاقە جوانی سەحابەکانی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئێوە پێتان وایە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم مادیزانم چەند کەسیان دکتۆرای هەبوو چەند کەسیان ماستەری هەبوو چەندیان مامۆسای زانکۆ بوو چەندی خوێنەوار بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم نحن أمة أمية هەر ئومەتێکی نەخوێنەوارین کاکە سەحابەکانی هەموو نەخوێنەوار بوون یەکێ شوان بوو یەکێ زەرعاتیە کرد یەکێ تیجارەتیە کرد ئەی باشە و عالەمەیان بەچی قەناعەت پێ کرد فارس و ڕۆمیان بەچی قەناعەت پێ کرد کۆمەڵێ دەشتەکی لەو عەرەبستانەوە هاتن ئەم هەموو ئومەتانی دنیا چۆن قەناعەت پێ کرد بەم دینە واللهی بەس بە ئەخلاقی جوانیان بوو واللهی بە زمان لووسێتی نەبوو کتێبی دنیایان نەخوێنبووە جامیع و کولیان تەواو نەکردبوو بەس پیاوی خوا بوون بۆ خوای جەماعەت قسەی لە دڵ نەیەتە دەرەوە قەت ناچێتە دڵ واللهی منەم قسانە بۆیەوە کە مەگەر لەگەڵ خوای خۆمان ڕاست نەکەم خوا ڕیسوای لای ئێوەش مەکا لە دنیا و لە قیامەتیشە پێرەش مزگەوتێکە باسی ئەوم کرد لە قیامەتە لە جەهەنەمە خەڵکی جەهەنەم کۆبنەوە لە زەلابێ بە شێوەیەک عەزابیەدەن کە تەسەوور ناکرێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی وەکو کەری بار حاشا کەری ئاش باراشی پێوتێ کە خدایە و باراشیە سوڕان ئەڵێ ئەوە لەناو جەهەنەمە فەڕەی پێلێنێ لەناو جەهەنەم ئەو ئاگرە فەڕەی پێلێدا ناستی هەموو هاتۆتە دەرەوە تێوەی ئاڵاوە خەڵکی جەهەنەم کە خۆیان لە چه حاڵەکان سەریان لە عەزابی ئەمە سوڕباوە لە دەوری کۆبنەوە کێکە سەیرەکەن ئەمە مامۆستا فڵانە کە ئامۆژگاری ئەمەیە کرد نەسیحەتی ئەمەیە کرد ئەمە مەلا فڵان و شێخ فڵانە کە لە دنیای نەسیحەتی ئەمەیە کرد هەڵێ مامۆستا تۆ ئەو نەی دەڵێ با ئێڵە تۆ بەچی وا لێرەی دێڵێن كنت آمركم بالمعروف ولا آتيه وأنهاكم عن المنكر وآتيه وحديث پیغمبر صلى من البخاري قال نصيحتي خير ما كدن خو من ما كدن نصيحتي شر ما كدن خو متو منكر فناب الله أقرب واي فنا أقرب للرثوابوني أوروشا لا عذابي خود دوبها مكثك وايا لما تقولون ما لا تفعلون بوشتي كبدم أيليك خود عملي بيناكي أري بابا يجگەرەکێش چ باوکێکە خۆی جگەراکێشی ئاخر ڕوودێ بە مناڵەکە بڵێ جگەرەمەکێش ئاخر بەخسەن ناکە کێکی خۆی خەریکی ڕەفتارێکی خرابوو ئاخر مناڵەکەشی بەخسە ناکە ئاخر مامۆستایەکە ڕەفتارێکی ناشینێ بوو تەلەبەکەی بەخسەی ناکات ئەگەرتانێ ڕاست ببنەوە ئەم ئومەتی ئیسلاما بێ لە مزگەوتەوە ڕاست بێتەوە قەڵای ئەووەڵ و ئەخیرمان مزگەوتەکان و ماڵی خوایە
کە هاتنە ئێرە براکانم کورە هەر بۆ باریشانی خۆتان گوناحەکانتان دانێن ڕەفتارە ناشینەکانی دەرەوە لێرە فێر بە تەرکیکەی لە ئەخلاقی جوانی برا مسڵمانەکەی تەنیشتەوە فێر بە هەر یەکەم خۆی پاکاتەوە کورد قسەیەکی جوانیە مشخاڵێکی زۆر مویمەکە بەدام بڵێم کاکە جاران ئەمە زۆر بۆ قسەی بەتاقەدەوەین بەس بخوا پیرەکانمان هەموو قسانیان هەمووی گەوهەر بۆ ئاوتن کاڵە کەس ناچێتە قەبری کەسەوە كورا كاكا عليكم أنفسكم لا يضركم من ضل إذا اهتديتم خود بقرا هيج دبي خود آقل قتاركا لقبرك بس خود بتنيا لقبر عبيد حقي أو النبي أو خوانه أو خيانه سيبشي خلق والله من لداخي فلانة ما مفاولة فلانة نشخن أو يبو مزقود قولي خلق قبر بوين عاتشم بو مزقود كورا داما وتوقي أو تشي أو تشي تقبلي خوي تو تشي تقبلي خوتوا ورا الليرة لبيني خوتو خوايا تو بيبكا ورا مالي خوايا ورا ريزينو شكوا سريبو خوا دانويرا داقر رازكي تور رازك بدواني كتشاك بن تشاو لتوبكن كاتبنا برزكانم قصة هزار دواني بكارم شو كشوي ليلة القدر بس بويا حزم كده موضوع على خصم الجنات أنا باسكن شو كمان ما في أجرك أو خيرك أو ندي أو خيرك بس هني يشتي سقط هي لخو ما ناقر ما رازك لو خيرك كانش ما نبي بنفسي في هذا كانت ليس فياني ثوري وتي جنابي ما مصتا وتي بالا قربان وتي من فيه هزار درهم بزيوه تي إيه تي ونالا هاد كسي يرجع بلا سبحان الله خوا دخيلي بو نسود غناحي ليك هذا وتي با تي دائما فيه هزار جار الله سبحان الله طاو غناحك مصر رايوا تي نو والله تاسي زارك نيتو بكابرا خوا هيش سبحان الله كل يقبل معك حتى نيتو بكابرا خوا هيش سبحان الله كل يقبل معك هاك بروحك خلق بروا لقال خلقك تشاكبه خود شاكه خود راسك ان جاور مالي خوا بالاخوات توبه توبه ساختك يعني ناكره من دسم لنا وجناحه بيت بتم لقال جناحه نبش ران بيت لفي يوم بازي ولا طلع كبازي نبش ران بيت والله اني مزقت للشيء مزهينا اخوي عفوا ما قلتوا لي ما نبوري في غمص اصلا فما كابره حبو جاني تبوتو زخو الله ويا يقشي بجبوته والناظر مشي ابدا ابارته ربي 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 ما أكلوا حرام وما لبسوا حرام وما مشربوا حرام وغذي بالحرام سيرك إخوانك حرام إخوانك حرام رجلك بري حرام مالك كتياتي بحرام دروس كراوة قوشتك جاني لا بارو حرام فأنا يستجابوا له آخر ما شلون والله بيدريته آخر إخوان شلون دعاء يقبلك بياوي خوابن بياوي خلق مبن بقرنوا لنا لك بقرن بليت خوابن ببياويتو داواكم تو تشيب من أوجه بجيكم نابن بعبد فلان في سان دینەکەی خۆم بۆ پار و پوڵێکی دنیا نافرۆشم بۆ تەماعێکی دنیا نایفرۆشم برا مسڵمانەکەم لە قەبرا پرسیاری ئەوم لێ مەلاکانی کۆن ئەو چەند جار ئەمە میتۆتەوە ئاها تەلقینی بردویانە کرد مامۆستا عەباس کە تەلقینی بردووە کرد ئەو تەلقینێکی سایە ماڵین پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم بەو شێوەیە کرد بەڵام مامۆستاکانی کۆنمان زۆر زیرەک بوون ئەو پرسیارانە کاڵی سەر دوو مەلایکە دێتە سەرێ پرسیارە لێک پرسیاری چی لێکن من ربك كي اخواته من نبيك پیغمبر صلی الله علیه و سلم ما كتابك پیامك وقرانك وبيافاك جيانتي بقرانه ايه بس بالفعل كان زور عجيب وغريب هم جاب ببناليه مباشره بالفعل بولي ياكل الله بلا مسلمانان پیاوەکان یان برا من ژنەکانیان خوشکم باشە لەم کاتێ ئەم پرسیارە بۆ چونکە ئەوەی برایەتی نەپاراست بێ مسلمانی بە برای خۆی نەزانی بێ ئازاری ئەو نەبوو بێ خۆشی ئەو نەبوو بێ ئیمانی نییە یعنی من براو خۆشگارە میسال لە شارێکی وەکو غەزەیە بەم خۆشگارە قەت و ئامەکرێت تۆ لێرە کسپەرە دڵتۆ نەوی وەڵڵاهی بەحساب بۆ ئیمانی خۆمەک لەو سەری دنیا مسلمانێک تووشی ئازار بێ بێت تۆ دڵت بۆی بسووتێ کە دڵی تووشی خۆشیش بووی سەرکەوتوی بڵێ خوای حەمد و سەنا بۆ تۆ چەند پێم خۆشە برا مسلمانەکەم سەرکەوت ئەگەر وا نەبی مسلمان نیت ئەبێ خۆشی مسلمانان خۆشی تۆ بێ ناخۆشی ئەوانیش ناخۆشی تۆ بێ داواکارم لە ذاتی ئەڵڵا چۆن نەم شەو مبارەکەیە نەم ماڵی خوای ئێمەی کۆکو کردوێتەوە ئاواش دڵەکانمان پێ کۆکۆ کاتەوە ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عەلەیهی و سەلەم ئاوا لە جەماعەتە هەر زۆروتی ڕێک بۆسن خوا مەبن دەوەرنەتە ریشەکەوە ڕێک بۆسن هەر تۆزێت تەمەڵیان کەسیان کرد پێغەمبەر صلی الله عەلەیهی و سەلەم ڕەنی تووڕە بوو ئاوری دایەوە وتی ڕێگە وەستن یا ئەو لە یخالیفەن الله بین قلوبیکم یا خۆخوای گەورە دڵی هەمووتان لێک وەرەگێڕێ هاوڕادەیە ڕێک بۆسن لە سەفەکانەی نەخوای گەورە دڵتان لە هەموو لێک وەرەگێڕێ داواکارم لە ذاتی ئەڵڵا چۆن لێرە کوی کردووی ئاوا دڵەکانمان یەکخا لەو نوعانە نەبیت کە دڵەکانمان لە عافیەک وەرگەڕاوە بەناو پێگرین پەروەردگارە لە گومڕایی لەسەر لێ شێواوی لە وەرگەڕانی دڵەکانمان پشت نەکەینە یەکتر خوای گەورە بە ئومەتی محەممەد صلی الله عەلەیهی و سەلەم حساب کەی بە ئومەتی ئەو لە دنیا بمانژێنی بە ئومەتی ئەو مامرێنی ڕۆژی قیامەتی لەژێر ئاڵای محەممەد المستەفای صلی الله عەلەیهی و سەلەم حەشرمان کەی داوا لێکین یا رب العالمین
قەڵەمی عەفو بە گوناحی هەموومانە بێنیت کەسمان لە مزگەوتە نەچینە دەرەوە هەتا هەموو گوناحەکانمانە سڵی بێتەوە یا رب العالمین بۆ تۆ زۆر نییە داوای لێخۆشبوون لێکەین خوایە لە باوکمان لە دایکمان لە خوشکەکانمان لە براکانمان لە ئەولایەکانمان لە خزمەکانمان لە عەشرەتەکەمان لە خەڵکی ئەم شارەمان لە خەڵکی ئەم کوردستانەمان خۆش بیت ڕۆی ڕەحمەتمان تێکەی بە گوناحی خۆمانمان لەگەڵان نەکەیت ڕەحمەت و سۆز و میهر و بەرەکەت و خۆشی خوب بارێنی بەسەرمانە لە ئاژا و لە بەڵا موسیبەت خۆمان و میلەتمان و وڵاتمان پارێزی أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله وبارك على النبي محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته